بۆچی پێویستە پشکنینی پێشوەختە ئەنجام بدرێت. پشکنینی پێشوەختە ژیانی مرۆڤ ڕزگار دەکات. زۆرێک لە حاڵەتەکان وەک شێرپەنجە، شەکرە و نەخۆشیەکانی دڵ دەتوانێت بە شێوەیەکی کاریگەرتر بەڕێوە ببرێن ئەگەر زوو دەستنیشان بکرێن. زۆرجار چارەسەری پێشوەختە دەبێتە هۆی دەرەنجامی باشتر و تەنانەت دەتوانێت ژیانی لە مەترسی گەورە ڕزگار بکات. ڕێوشوێنی خۆپارێزی پشکنینەکان دەتوانن یارمەتیدەر بن لە دیاریکردنی هۆکارەکانی مەترسی و حاڵەتەکان پێش دەرکەوتنی نیشانەکان. ئەمەش ڕێگەت پێدەدات ڕێوشوێنی خۆپارێزی بگریتە بەر بۆ کەمکردنەوەی مەترسیەکانتان یان بەڕێوەبردننی حاڵەتەکە بە شێوەیەکی کاریگەر. ئارامی دەرونی پشکنینی بەردەوام دڵنیایی دەدات کە تۆ تەندروستیەکی باشت هەیە. دڵەڕاوکێ سەبارەت بە کێشە تەندروستی ئەگەریەکان کەم دەکاتەوە. بەرزبوونەوەی کواڵەتی ژیان پشکنینی پێشوەختە دەتوانێت ببێتە هۆی باشتر بەڕێوەبردننی نەخۆشیەکان. لە ئەنجامدا کواڵەتی ژیانت باشتر دەبێت و تێچووی چاودێری تەندروستی درێژخایان کەم دەبێتەوە. ڕێژەی مانەوەی بەرزتر بۆ زۆرێک لە نەخۆشیەکان دۆزینەوەی پێشوەختە و چارەسەرکردن دەبێتە هۆی ڕێژەی مانەوەی باشتر کە ئەمەش دەبێتە هۆی سوودی تەندروستی درێژخایانتر و کەمبوونەوەی تێچووی چاودێری لا کۆتایی تەمەندا. پشکنینی پێشوەخت چاودێری تەندروستیەکی بێوێنەیە بە پشبەستن بە تەمەن و ڕەگەز و پێشینەی خێزانی. چاوەڕێی دەرکەوتنی نیشانەکان مەکە. ئەمڕۆ بەرنامەی پشکنینەکانت دابنێ و بەرپرسیارەتی تەندروستی خۆت لە ئەستۆ بگرە. پشکنینەکان لە پێشینەی کارەکانت دابنێ و چالاکانە بمێنەرەوە و لە باشی تەندروستی خۆت دڵنیابە. پاکێجی پشکنینی پێشوەختە ئێستا لە تاوەری تەندروستی سمارت بەردەستە و تۆی بەڕێز دەتوانی بۆ ڕێگرتن لە هەر ڕوودا و نەخۆشیەک پشکنینی تەواوی ئەندامەکانی جەستەی خۆت بکەیت و لا تەندروستی خۆت دڵنیا بیت.